بەناوی خۆبەخشندنەوە مێرەبان سڵاوتان لێبێ ئەزیزان و خۆشەویستان من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر لە جەژنی قوربان بێوێ عەزیز و خۆشەویست شاد بوومەوە جەژنتان پیرۆز بێ و یەخوا هەر لە خۆشی و شادیدا بن هیوامان وایە و جەژنەیە ببێتە هۆی دڵخۆشی بۆ بەشێکی زۆری ئێوە ئەزیزان و خۆشەویستان هەر لە میانەی دڵخۆشکردنیەوە ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەتمان بۆ ئامادەکردوون بە میوانداری کاک عەبدولجەبار ناسراو بە عەبۆ مەخموری کاک جەبار چ پەیامێک تێ لە جەژنی قوربان بۆ بینەرانمان بە قورئان لە جەژنی قوربان چاوی هەموو بینەران ماز دەکەم هەمیان خۆشەویستی منن ڕێزیان هەیە جەژنی قوربانیش لە یەکەیەکەی خەرچی کوردستان پیرۆز دەکەم بە هەمووی لە هەموو کورد و کوردستان چاوی هەمیان ماز دەکەم ئیشاڵا بەس بە خۆشی دایان بینم قەت بە ناخۆشی نایان بینم ئیشاڵا بەس بە خەندەی پێکەنین دایان بینم بە چاوی فرمێسک نایان بینم وەلە وەڵا قسەکانیشم نایەتە دێ لە بەرەوەی بەو جەژنێڕا وە بزانم دەکا 62 جەژنێ ئەمە ئەو درۆیانە دەکەی 62 جەژنێ ڕێکە ئەمە ئەو درۆیانە دەکەین دەرێن هیوای دڵخۆشیمان بۆ خەڵکەوە هیوای کامەران ناخۆشتر بووە ناخۆشتر زۆر هەروەچ خۆی باشترە ئەمە جێژنە بە جێژنە داوا دەکەین ئیشاڵا ئەو جێژنە بەرپرس و مەسوول و ئەوانە قیچەک دریان خۆ نەرم دەبی دری خەرک خۆش دەکات خۆزگەم بەپار با قورئان خراتر دەبی بەڵام هەر قسە ناخۆشەکە ناخۆشە لێ جەژنە پیرۆزە لە هەموو خەڵکی بە شەرەفی مرد دەکەم باشە چاوی هەموو شەمە ناوت کاک عەبدولجەبارە و ناسناوت عەبە مەخموریە بۆچی عەبە و بۆچی مەخموری بە قورئان کات خۆناوم عەبدولجەبارە عەبدولجەبار جەلال خضر باس کاتی خۆی هەر لە خۆشەویستی لە گچکەیەوە نایەن لێ نایمە عەبە بەو دوایەش مەغمورم بە خۆم گەلە خۆش دەوێت خەرچی مەخموری زۆر کەس مەسەلەن لە خەرچی ئەو سوالەی کردی لە خزمەکانم لەوایندی مەسەلەن لۆ بە ناوی عاشیرەتەکەی نەتگوت یان نە ئەم مەغمورم خۆش دەوێت بە هەموو عاشیرەتەکانەوە بە هەموو چین و تێژەکانەوە ئەمن باوەڕم بەوەی نییە ئەوە عاشیرەتگەریە و ئەوە مەخموری جێکە لەو شارانەی یەکە لەو شارانەی غەدری باشی لێکراوە مەغمور خۆی نەدەبا ناوی مەغمور باە زۆر جارم وەگوتێ دەبا ناوی مەغدور باە زۆری غەدر لێکرایە زۆری زولم لێکرایە داڕزا لەگە غەدر و زلم هەر مەسوولێک هات ماری بە کەر و عارەبانە و مانتۆر سکیلی دەهات بە ترێلە و لۆری دەڕۆی 11-12 هەزار دیناری لە بەرچی بوو بە سەدان دەفتەر دۆلاری برد ئەو جە دەمانگۆ ئیشاڵا عقوبە دەدرێت کورە دوای تاقیبمان دەکردووە پلەی بەرزتریان دایت ئەوە وەزعی مەغموری تۆ جگە لەوەی کە بە قسە خۆش و هاوکات بە کەسایەتی سیاسی لەو دەفەر ناسراوی بەڵام پێم وابێ ئیش دەکەی لە مەیدانی حیوانە پێ ساڵ بۆ قوربانی خەڵک چۆن بوو ڕووی لە مەیدانەکانە بە قورئان خەرگ لە ڕووی قوربانی ساردەوە چ سارەکانی دنیا پارەی نییە کاکە ئەتو چەند سارە ڕاتب خۆر مەسەلەن دوونە ئایلە لە مارەچی دوو ڕاتبی هەبووە پێی دەکرا مەسەلەن بگاتە جێژنەی قوربانێ یەک دوو حیوانی بکاتە قوربانی ئێستاکە ناکە نیتی لە ڕووی فەقیرەکەی نیتی بکە دەورە مندەکانیش کە قوربانیش دەکەن جیرانیان والله دەیناسم جیرانیتی ژنەکە لەگە ژنەکەی کەیفیان پێک نایە بەس دەستی زۆر کورتە والله نەیدایتێ هەر ئای بە ناویشی بدەم ئەگەنا ناویشم دەدا جیرانی خۆت بی جیرانی خۆت یعنی قوربانیش بەش قوربانی بکەین قوربانی و شێوازی قەدیم نمایە کاکە 100 متر ناڕوا خوای گەورە بە ناو چاویدا دەداتەوە لەبەرچ ئەگەر تەئیدی درۆی وی نەکا و بەگەرە وی نەکەوی قوربانی شمولی ناکە ئەموە پێ دەرم جیرانی تێقابی لە ژنەکە لەگە ژنەکەی بینیان نەبووە زەلامەکە سڵاحەتی نییە تەبعان زەلامی کوردی لەو ڕۆ ڕەزیلترم نەدیتێ بەرامبەر ژنی زۆر بێدەسەرات بووە ئافرین پێت نەکرێت چیلۆ گۆشتەش بدەیە جیرانەکەتان لەبەرەوەی بینە پازیدایە دەستە محەلەشی دی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەدیثە و قسەی من نییە لەبەر چخۆم دەری نابی دەرێ لە بە نازانم چ هۆکارێک نەبایە وام دەکرد جیرانت بتە وارث میراتت لێ بگری ئێ باشە خێرە ئەلعانە چنێت و جیرانتە نەبوونیشە زۆر نەبوونە با باسیەکی جەژنانە بکەمەوە جەژنانە ئێستا لە نێوان دراوسەکان چۆنە لە منتیقەیەوە چۆنە وەکو جاران لە منتیقەیمە زۆری فەرق هەیە لەگە منتیقەکاندی لەگە هەولێرێ زۆر منتیقەکانی مە زۆری فەرق هەیە لەگە منتیقەی هەولێر و سلێمانی و جەژنانە چۆن دەکەن جەژنانە بە خۆت چی دەکەی دەچێ ماڵە خەزورانە ماڵە دایکوەکی جاران خڕبوونەوە هەیە کێشەنیا نەخۆشی کۆڕۆنە تەسیری لێمان نەکردیا قەرەبارغی هەیە تازی هەیە هەم شتەکانمان مایە تەنەعات بکە لە پێش دەرکەی مزگەفتی گەورە لە ناو مەغموری سەلاجەک دانرایە
سەلاجا دوو جامی لەگەرە ئاچ دێ عارب دێ ئەمن ئەویدی ئاوی لێ دەخۆینەوە ئەو قێز و بێزە لە ناومە نییە ئەو ژیانە سادەیە خۆشترین ژیانی سادەمان هەیە بەڵام ئەلعانە شێرێکوانە زۆر جێم جێ بووە برایتی نوێ رابستەکەم برای وڵاوە چێ کۆڕۆنەیتی ئەو جەوەکی نامری لە سەقابران لە خۆی بەزە تۆ جارە چابەوەم لە باتی دەمرم کورات و لە خەستەخانەی بوو 100,000 نەدایە نەدەوێرای بچێکنی ئێستا درێن و خەرک دەکەی دەرێ ئەتووەرە دەرێ ئەم دەستمە ناو قابرەکەی لە باتی تو وەڵا درێ ناچی کاک عەبدوجەبار بە وتەیەک ناسراوی بە تایبەت لە ناو خەڵک دەڕێن کە عەبدوجەبار کاتی خۆی گوتی کاتێک ئەمەری کات گوتی گۆ پیاوم هەیە برێ ناگۆ بەرێ ئەو قسەیە وەکو خۆشی کرد دیان فعلەن پەیامیش سیاسی لە ناوەڵڵای شتەکەم بە چای خۆم دیت بوو شتێک ئەتوو بە چای خۆت ببینی ئەو لە مەجلیسەکی دانیشت بووین یەک دەرێ فران ئەگە مەقسەدی بی ئەو هادەکە یەک دەرێ فران مەقسەدی بی ئەو هادەکە یعنی لە هەموو ئەحزابە سیاسیەکانی عێراق بە کاملی عێراق بە کاملی یعنی ئەوەی بەرپرسە ئەوەی عێراقی ئەوەی قەراچێ باقرد نازانم دیتی تانیانە یەک سار پاش ئەوەی ئەوە زۆرم حەزی هەموو خەرج کوردستان جێ لە سوار فێڕاگری ئەوە بەسەرهاتی خۆمە ها یەک سار پاژەوەی جێشی عێراق مەغموری گرت و جێیەکانی گرت چوینە باقرتی هەندە حیوان هەبوو لە لای منتیقەی ڕوارە ئەوەی گوندەکانی عارەبانە سەیتەرەی یەکەم کوڕە کەرخزمی خۆمانە ناوی عەدۆیە شورتەیە وەڵا سەلامەکەم کە سەلامەکەی وەگرتەوە نەفەرەکی دیشم لەگەرە ئەمە دوو کەسیم بچین حیوانی بکڕی گوتی ئامۆزاوەڵایی مەچوو گوتم لۆ گوتی وەزحەکە بڕەک ناخۆشە گوتم گوت دەرن 300 داعشاتیا ئەمشە لۆ پێکەنی گوتم قچەک مسەعەدەمان بکەوە 300 داعش خۆ قڵقڵت بەسریە نەژماردیا ها گوتی ئەوزاتوار بە فشەی وەردەگری ئەم پێ دەرێن مەچوو وەڵام نەفەرەکەی لە تەنیشتم بوو کوڕگوتی هیچ نییە کابرا تەلەفۆنیەوە کردیمە 4-5 زەلام لێن دەرێ باشە قیچەکی دڕەت بووین 150 مەتر تووشی بازارێک و هەمەرەکی جێشی عێراق بووین ئەوە بە خۆم تووشی بازارێک و هەمەرەکی جێشی عێراق بووین جوندەکان پەرد ببوون بە سەجادەیدا نەقیبەک و زابتەکیش ڕاوەستا بوو چێوە دەچی گوتمان دە حیوان هەیە دەچین دەکڕێت لۆ گوتی وەڵای وەزعەکە ناخۆشەکەی خۆشتە دەچی ناچی وەڵای لێن دەرێ بە تەمام بادەمەوە بەس لەو دەمی تەلەفۆنەکە هاتەوە گوت ماچ گوت وەڵایش لەگۆڕێنە ئەمش ئەو نەفەرەی لەگەرم بوو گوتمە لە ئەم بادەمەوە دەرێ وەڵای ترسنەوە گولێ بایداوە ڕاز ڕۆیشتم ئێس قەشم پێ بوو نامفرۆشی سوچی ئەگەت خۆ دەبی لەگە یەکەش بەس خەرچێزیان چوینەوێ دەرێ بالفعل حیوانەکان حاضر بوو 4-5 نەفەر بوون لەو بەرەی بووین ئەمە سەلامان کرد و ئەومان کرد غێر ئەوان دووربینی گەورەیان هەیە دەبینن کاتێک بووە تەقا لە باقرتی ڕاجمیان داوێشت دوو سیارەش بە خۆم دیتم مەرجێکی سۆر بوو یەکی سپی بوو حتا دەحانیەکانی لێ کردەوە یەکیان 3 نەفەری لە پشت بوو یەکیان 2 نەفەر دۆشکیان پێ بوو کە تەقە دەکرا من فەرخە چێشکە هەیە و خۆی بە ئەو عەردی دادەدا هەر ئەوە زار لە ئەمسالی فەرخە چێشکەی بوو دوای تەمەشام کرد گولەی دۆشکەیەوە بە عەردەکەوی عارەبەکانی لەگەرمان بوون ئەوانش زۆریان پێ ناخۆش بوو نەیان دیت بوون غێر ئەو نەیدیتێ لەو مەسافە کورتەی گوت کاکە وەڵڵاه داوای لێبردن دەکەین وەزعەکە وایە ئەنگۆ بڕۆن ئەمەوە دەڕۆین پەرتەی دەکەین بامان داوە تەبعان کەتینە بەینی تەقە بە سەریعی گەڕامەوە بە سەریعی گەڕامەوە 100 مەترم ماوە چه ساڵێک ئەوە سارێک پاشی کە جێشی عێراق ئەو منتیقانەی گرت داعش لە منتیقەکان مابوو وەڵا گەڕامەوە 100 مەتری مابوو بگەمەوە ناو سەیتەرەی جێشی عێراق بازارەکە و هەمەرەکە 3 سیارەی ئەمریکی بە ئالێرەوە دەرچوو چوونەوێ 3 سیارەی ئەمریکی شایەدەکانی ژماینە هەموو خەرکەکە ژمایە وە جەمەعاتێکی ئەندام پەرلەمانەکانیش هەر لەو فەترەی بوو هاتن سەردانەکی مەڵبەندی مەغموریان کرد هەموو دانیشتبوون ئەو سوالفەم پێگوتن هەموو شایەدەکان ماینە ڕەت بوون ئەمنیش هاتم گەیشتمەوە ناو سەیتەرەی جێشی عێراق تەقەیە گوتی چت دیت گوتم ناوەڵا بەس دەنجی تەقەی دێ ئەمن خەشیم نیمە برێم سارم دیتێ و 2 سعات لە بن چادرم دابنێ کوو بوو کوو نەبوو بەس گوتم باشە ئەوانە ئەگەر پێشیان بێ ئەم سارەکانم دیتێ مەدەنیا گوتم ئەگەر پێشیان بێ ئەوانە سارەی مەدەنیان پێیە ئەنگۆ بازەر و هەمەرتان پێیە هەمووی 200-300 مەتر دوورە لۆ ناچم بیانگرن نەفسی نەقیبەکە بەخۆی نەفسی نەقیبەکە گوتی ئەو 3 سیارە دیت ڕەدەبوو گوتم
گوتی ئەو سێ سیارە تەوجیهیان کردینە ئەگەر 100 مەتر ئەمە بچینە ئەو بەری تارە لێمان دەبا هەها جوان جێڕاگرا جوان نەفسی یعنی ئەوەی لە هەرێمی کوردستان و لەو وەزعانەی منتیقی بەگشتی عراق دەگونجێ هەمووی پێ دوایە بەرنامەدا ڕێژیەکە و بەخۆی بەرنامەدا ڕێژیە ئێمە بینەرین بەس ئەمەوە پێت دەرێم هەموو گەمە سیاسەکە بزانە دوونێ پێرێ دوونێ پێرێ ئەفغانستان و تالیبان و ئەوانە ببینە چی لێ کرد کاکە نەفەر وایە هەیە دەگریە دەرێ بووم هەجاسوسی ئەمریکای بەجێ هێشتیمە هەموو هەراتن لە دەوڵەتان هەمووی بەجێ هێشت تەسمیل قاعدەی کردەوە ئەها عەفرین و پەکات چیان بەسە هات کاکە ئێ بەسە ئەمە یعنی لەو هەموو زەرەرەی ئاقر نەبیکەینی ئاقر دەبین لەو هەموو شکستەی ئاقر 4 ڕۆژ 5 ڕۆژ لەوە پێش ئامۆزایەکی منیان بردیە لە ناو مەعمەل جێچی مەعمەل جێچیە مەعمەل جێز لە ماری خۆی کاسبی دەکا وەڵڵاه بیبینی زۆر سەیر پێدێ دەرێ شوانە پرچی ئۆندەیە ڕدێن ئۆندە 24 سعات لە ناو ئیشیە لە بکن حیوانانە لە کوورەیە بردیتیان دەزانی مەسافەی کوورەکە و ڕەبیای عەسکەری چەندە 100 مەتر وەرە بیپیوە باشە ئەتو کامیرەت هەیە کامیرەت هەیە دەرێ 6 کیلۆمەتر 6 کیلۆمەتر دەبینم خێرە 100 مەتری نابینی دا ئەوم جوابدەوە ئەمان فول نمایە باشە بێمەوە سەروتەکەی سەرەتای خۆت ئەوت لە تاو دەکەم ئەگەر ڕوخسەتم بدەیت باش فەرموو ئەوە ئاگاداریەکی گەلە گەورەیە لە هەموو خەرج کوردستان هیچ ئەمان نییە لەبەرەوەی ناگاتە سارین و تێک دەچی ئەمریکا بەرنامە و پیلانەکی دی دانایە بەس خوای گەورە لەو پیلان ئۆ چونکی بەخۆش احترافی بەخۆی کردی ئەمن ئەو هامە بەس ئەمە خەتای مێ بەگەری کەتینە قەنەعاتم پێ بکە ئێستاکە لە قیمەی بێ ئەمانە لە ناو مارێ بدبن کەس بە کەس نییە مەغموری دەرێم ها مەغموری دەرێم لە ناو مارێ بدبن هیچ دەگۆڕێ نییە باش ئەوەی کە سەیتەرەمان سەیتەرات ئەو ڕەبیەیدان درایە جیرانی مارد بی بدبن سەر هەرناشەشی بردرای ئەوەی لە مەخمور دەگوزارێ تا چەند پێ دوایە دێتە ناو شارەکانی تری هەرێمی کوردستان و پارێزگاکانیش دەگرێتەوە بەتەئکید ئەمن کاتی خۆی باسم کرد مەغمور ساترەکە لۆ هەموو کوردستان ساتر بەناو عەچیدی پێت برێم درعی سینژیتی ئەتو درعت نەبی دەبی مەعەدەل بترسی هەموو کێشەکان لە مەغمور ڕاستەر هەردەنا بەس بەداخەوە تازە پێم گوتی کاتی ئیشیان بە مەغموری ئەشین و ڕۆڕۆی لۆ دەکەن کاتی بەزیشی دێڵن حسابی قونکەزغارەشی لۆ ناکەن ئەوە کێشەکەی مەغموریە ئەتو مەغمور چەند هەزار دۆنم عەردا چەند هەزار گوندە هەمووی بەڕەلا کرا کاکە هەمووی بێ ساحێبە لەبە پارە خواردن و بینا و ڤلە و شوقەی کەس ئاگای لە قەراز و قشت و کاڵ و مەغمور و ئەوینمایە بەس ئەمن پێت دەرێم ئەگەر ئەوێ بڕوا شوقە و ڤلەی توش دەڕوا بەخوای باشە کە بە جەژنە و خەڵک هەر ئەنی لە دوای جەژن هەرە و دوعاانەی کە کردمان کە لە سەرتا گوتان هیوانمان با ببێتە هۆی دڵشادی و کامەرانی بۆ میلەت چاوەڕێکرێ لە ماوەی داهاتوو وەزعی سیاسی هەرێمی کوردستان چۆن بێ بەتایبەتیش یعنی لە نێو هەردوو پارێزگای هەولێر و سلێمانیەوەی کە دەبینێت دوو حزب باڵا دەستن لەمانە وەزع هەرێمی کوردستان بەگشتی چۆن دەڕوانیتی تۆ بە قورئان دەڵێن کابە بەردەوام تێڕوانینی تایبەت بەخۆی هەیە بەڵێ تێڕوانینی بە تایبەتی هەیە باس شتەش خۆش پێورم ئینشاءڵڵا حزبەکان عاجز نابن لە قسەکان بەس حەقیقەتەکەی دەرێم والله لێک عاجز دەبن بە دەستە خۆیان نییە والله پێک دێنەوە لە دەستە خۆیان نییە والله کە لێک عاجز دەبن لە دەستە خۆیان نییە باشە زۆر بەیەقینەوە سوندە دەخۆی یعنی سەرچاوی زانیاریەکانت چییە بۆ بابەت پێ برێم ئەمە کو زیڕەمان دێ لە دەستەوان والله ئەوانش زیڕیان دێ لە دەست ئەمریکا و ئێران و تورکیا و سووریا ئەوە حقیقەتەکە باسە لۆ ئەوان لە ئیسراحات دانا زۆر عیبە ئەمن و ئەتوو خزمین ناوی ئەحزاب ناینم ناوی خەرچش ناینم زۆر عیبە ئەمن و تو چ براینە چ ئامۆزاینە لە عێراق بێن پێکمان بینەوە لە ئەمریکا بێن پێکمان بینەوە لە تورکیا بێن پێکمان بینەوە ئەو دەست پێ دەرێم یعنی گەیشتە ئەو حەدەی ئەو هابین ئەمە دەرەچی ئەو بەو شێوەی تەسیرمان لێ بکە ئەوەیە ئەتوو کە مادام قسە لە دەستە خۆت نەبی مەسیریشت ئەوەیە باش دابی تەقەبولیش بکەین باسی وەزعی سیاسیمان کرد لەگەڵەوەی باسی
شتێکی خۆشمان بۆ بکە ینی ڕووداوێکی خۆش لە وەڵە سیاسێکە بینی بێت یان بەگشتی لە ژیانی خۆت کە بەسەر هات بێ ئەوی دوو ڕووداوت باس کردی لێکیان ناخۆشتر بوو هەردووچان ڕووداوی دڵتەزێم بوون ینی هەرەوەیت بەدبعا ماوی شتێکی خۆشمان بۆ بڵێ بە قورئان حەزم لێ هەموو خەرچی کوردستان دڵی خۆشبی بەس بە قورئان حەزیش ناکەم بە درۆ جای بینێ چۆکان بە قورئان حەز ناکەم بە درۆ جیای بینمە چۆکان دەزانی لۆ ئەتو ئێستاکە بڕۆ جێژنەی پێوە دیار نییە بە هیچ شێوەیەک تازەش باسمان کردەوە هاتو چوونما عیلاقات نما فەیسبوک کاکە ئەڵعانەژێ سەلامە چی دەکەی سەلام عەلەیکوم خدا دەزانی ئاوە لە ئاو دەچ کەس نێ بڵێ عەلەیکوم ئەسسەلام ئەی بە فەیسبوک خافرایە ئەی دەبێ خافرایە یعنی لە هەموو ڕووەکانەوە تێک چووە جەژن خۆش نییە ئەم پێ دەرێت باشە ئەمە نمونەکرد دەمێ ئەمە لە هەموو شتەکان تەوەرەکان باز دەکەین تازە باسی داعشمان کردووە نیە باشە ئەمن داعشەکی دیت پێ برێن بە سپێتی وا لە ناو هەولێرەیە دکتۆرەکە باشە یەک بە ناوی کامەرانی هەیە دەیناسم فترەك لەوە پێش ئەمری خوای کرد مانگەک مانگونی وەک لە خەستەخانەیان دانایە باشە دکتۆر ئەتو دەزانی ئەو شەخصەوا دەمری نۆ دەفتەر هەتا دە دەفتەریشی لێساندیە وە مردیش باشە فەرقی چیە لەگە داعشی ینی زۆرێک لە قەیرانیان دروست کردێمان باشە ئەتو ئەمن باشە تۆ سوالم دەکەم جواب بدەمەوە بەڵێ ئەمن شەنە سوال لە تو دەکەم ئەو دکتۆرەی هەفت دەفتەر هەشت دەفتەر نۆ دەفتەری لە نەفەرەکی دەستین دەرۆژەی پێ دەکا خەرگ لە پێش دەکەی خەستەخانەی گریایە گۆتیتی نیتم پشتی ملیان گرتە تیان هەردایە ئەوە ئینسانیەتەکەت لە کورداتی مابی بەچە ئەمن درۆلۆ خەرگ بکەم بەچە درۆلۆ خەرگ بکەم خەندەی پێکەین نیبایە مەسەلێوی بە قورئان درۆی ئەگەوەش برێم ینی وەزعەکە بەڕای تو بە جۆرێکە نمایە نێ نمایە ئەوەی نەخۆشی کۆڕۆنەی هەبوو ئەوی مردی لێ مردی ئەوی کە سەردانی ناکە ئەوی ڕاتبینە ئەوی قەیرانە باش کاکە پیرێژنەک پیرەمێردە کوڕەکی لە سەخاچی کوردستان بە کوشتندایە لەسا ئەو ساتر و ماترانە لە سڕەی ڕادبەکی 200 هزاری بە پێشەژماجی لە خۆ دەچی ئای پێدا دەکەن دەمری دەست بەس خۆشبی کاکە باشە بە درۆ پێدرێ سەرەکە حکوومەتە لێمی کوردستان دەرێ حەڤ ڕاتبی بێک زار دەدەمە ملت ئێ وەڵڵاه درۆیە نادا ئێوەیان نا کەواتە ئەوەیە چێشەکانی باش ئەڵعانەچینێ بە 24 سعات هەموو دەسەڵات باجێ لێبی بە 24 سعات ئەو هەرێمە کوردستانت لۆ وەلێ دەکەم ببتەوە زەمانی سەحابەی بە 24 سعات بەچی با هەموو مەسوولەکان جیان لێبی باشکم بەجێم دەکەن دە دکتۆری بینە ئەو نەفەرەی عملیاتی نەویستیە بە درۆ عملیاتی کردێ 6 دەفتەر و 7 دەفتەری لێساندیە دە مەسوولی توجار بینە ئەوەی چووە لە سین گۆتیتی گلۆب سعاتێک نیم سعات ئیش بکات بیهینە دە نەفەری بینە ئەوی 25 کەس کۆرە بوو بە دەرزیەکان لە بازار نیشتیمان ئاشە پەلکەناین دانێ کرێن لەسەرڕا لە کوونەکەی کا گۆشتی قیمەی بێتە دەرێ پیاوم دەوێت دزی دەکا پیاوم دەوێت پیاو نابی عقوبەی دەدەگەر لە دەست بە قورئان وە دەکەم بە جۆرێک لە جۆرەکان دەتوانین بڵێن جەرجی خەڵکیان بۆ شێوە جەرجی خەرچی بڕیە دەبی جەرجی ببڕیەوە تاوانە نەفەر دەستی منداری بگری بیهینتە دەرێ برێ خوام هەیە بارەی عیلازم نییە باشە باسی وەزع سیاسەکەمان کرد بەڵام لە هەرێمی کوردستان جیاواز دە وەزع سیاسەکە دەبینی ئێستا وەزعی کۆمەڵایەتی خەڵکیش بە شێوازێک گۆڕاوەکە دەتوانین بڵین خەڵک هیچ کەڵکێک ئەوەی کە تۆ باسی کرد نەدڵی خۆشە نسیقە لە نێوان خێزان و برا و خوشک و برا هەنێەوەی کە لە سەرەتاش باسمان کرد سیقە نەمایە بەگشتی وەزع کۆمەڵایەتەکە تێکچووە چێو کارە لە پێناوەی کە وەزع کۆمەڵایەتەکە بۆ کۆمەڵایەتەکە تێکچووە هەردووش بە فەیسبوک خافرا ئێستا ئاگای لە ستاغ نییە بابی من ئەدی ئەو هەموو جیازە و ئەو هەموو ڤیدیۆ ئەو هەموو تەمسیری تورکی مورچی دەی براو دەکەیەوە ئەوەش ڕۆژەکەیتی کاکە کورتکەینە دەیزانی خۆی بکوژی کورتکەینە دەیزانی خۆی بسووتێنی زەلامان خۆی فێرە خۆ سوتاندم بووە زەلام خۆ فێر بە خۆی دەکوژیتن لۆ لەگە ژنەکەی ناگاتە نەتیجەک لە مارێ سوور دەزانی خەتای ژنەکەی تیشی هانا لۆ کوشتن دەبا ئەگە نا مافی ژنان سە شاپی لە قوین دەدا دەیگریتن دەیڵات وەرە لە فلیمەی مافی ژنان دەیگری دەیڵە دەوەرە بزان مافی ژنان ئەلعانەچینێ ئەو هەرێمە کوردستانێک و وێران کردیە ئەمن لەگەرتم ئافرەت مافی خۆی هەیە بابە بەس نەز بگاتە ئەو ڕادەیە هەوا وێرانم بکەیت باش چێ یعنی بەرپرسە باسی یەکێک لە هۆکارەکانێکە کە دراماکان
کاریگەریان زۆر بووە چیتر بەرپرسەلەوەی کە شیرازی خێزانی کوردی بۆ شەوەی تێک وڵا هەر ئەو دەسەڵاتە و پەرلەمانەیە خۆ ئەمن لۆ تخوالو بەم لەم نژدانانی دەیڵە دەیڵا باشە با بێ دەسە پەرلەمانی باش بەدینت ئەو پەرلەمانەی هەیە زەرەری زیاتریان قازانج ئەوان ئەمن هەزار زەرت پێ دەرەمە توێ قازانجم پێ بدرێت یاسا دادەنێم بۆ خزمەتی گەل کام یاسا سیاسایەکیان دانایە ئەوان وا دەڵێنەوە ینی بەخۆیان وە دەرێن بەڵێ دەبا حەقی قورئان کە لای دەستی مەسوولەکانن لۆچەها قۆرتی بیهاوێ دەبی بستەوێ حەدی سێ ناچی ئەو ئەندام پەرلەمانیان کۆی لەیە جوابمدەوە ئەوە ئەندام پەرلەمانیان کۆی لەیە لەولایە کۆی لێ یعنی ئەفۆنەفۆن با لێرە ڕاتگرم ئەو ئەندام پەرلەمانەی کە لە ناوهۆڵەکانی پەرلەمان زۆر زار قسەکەن ئەوانە لۆی ئەنداندرا و بەستەنها قسە دووبارەکە بابی بام ئەو هەیەوە تێ دەگەینە ئەتو دە لە معنای قسەکەم بکە کەلا دیتێ کەلا لە بن پتیتونیا بەڵێ مەقصد بلو ئەولادای مەقصد بلو ئەولادای کەلایەکە لەگە دەستو ناڕوە کەلانە چێویان شۆڕ دەکەیەوە غڵ دەبنەوە مشکلیان نیە بەس ئەوەی مشکلەکەی لەکنە من خەرچی کوردستان ئاگادار دەکەمەوە داوا لە حکوومەتی بکە پەرلەمان قەپات بکرێت پەرلەمان نەبی لۆ ئەو پەرلەمانەی دانرایە هیچی لە دەستدانە هەر دەچ قسەی مەسوولەکان دەینەوە ناو پەرلەمان باشە مەسوولەکان مباشەر بە لە کۆبنەوەی کێشەکان چارە سەر بکەن کەواتە ئەو هەموو پارەی لۆ ئەندام پەرلەمانەکان دەڕوا لۆ حیمای دەڕوا لێوی دەڕوا لێوی دەڕوا وەرە دەزانین چەند زۆرە کاکەت و لێکدەوە ئەو پارە پرۆژەی ئای پێ بکە پرۆژەی کارەبای پێ بکە پرۆژەی دی پێ بکە باش علاقشی ڕوودکە یەک شاپی لە قونیدا پەرلەماندا هەموو لۆمارە بێتەوە مەسرەفیان زیاترە لە ئەوەی چەندی درۆ لۆ خەرک دەکەن باشە ئێستا کە ئەمن سوور بزانم بام ڕاتگرم ناڵی لەگەڵ ڕێزم لۆ بەشک لە پەرلەمانتاریان بەگشتی پەرلەمان وا دەبینی تۆ هەموو جێگەها دەبینم هەمووی کاوزەبار لەگەڵ ئەوەی کە باسی کرد بەشک لەو کەناڵە هونەریانە کارەسات بووە ڕووی لە هەرێمی کوردستان کرێت چۆن من و تۆ ئەو برایانەی کە ئێستا لێرەش دەمان بینن خۆیان و خێزانەکانیان بپارێزن ئەوە زۆر ئاسانە داوا لە هەموو خوشکە بە ڕێزەکانی کورد و کوردستان دەکەم بەس ئاگادار بن لەو سێ چار کەناڵانەی کە هەنا ڕەشیان کەنەوە هەر کەناڵەکان ڕەشکەنەوە لەبەرەوەی ئەو کەناڵە دەستی دەرەچیا دەوێتی شێوازی عایلەی تێک بدا کو ئێستاکە تەمسیلەکە بوو ئەمە زۆر برادەرمە بوو غاری دەدا مەجلیسەکەی بەجێش شێوە دەیگۆ فلیمی کەمال و بەهاری هات وەڵام نوژەگە برادەران گوتمەوە کۆ و کەمال و بەهارە و عالەمە ئەوها معجیبی بووە گوتی وەڵای ئەوە بەهار سیسل مێردان دەکا مێرد و چلویەشی دێ دەرێ کەمال سەلام و عەلەیکوم داوا لێبردن لێ دەکەم یعنی ئەمن 4,000 حەلقەی تەمەشاکەم بەس داوا لێبردن لێ دەکەم لە کەمال لە بەهاری دەبی بەرەو چێن دەرین ببا کامل عقلت دەدزی بەس داهاتمان دزرایە ئەخلاقمان دزرایە ویجدانمان دزرا هەمومان دزرایە کاکە ئەتوو کوڕە بە خۆت بەس فکر لە خۆمان بکەینەوە لە چ کاتەشینا دوو نەفەرە لە تەنیش دێکدرینیا بەڕای تۆ بەمەبەست ئەو فلیم و دراما و ئەو جۆرە لە ئەخلاق بیانی هایتە ناو کۆمەلگای ئێمە و بەمەبەست دەهێنن ئەدی ئەگە بەمەبەست نەبی لۆی دێدێ دە ساریدی منداڵە عارەبەك دەچ ڕاست سرکێتەکە دەینتە خوارێ ئەتو دەکوژێنتەوە دە ساریدی هەر بەدەنگ کاکە بەدەنگدان نیە ئەو زۆرترا جێ لێمە دوژن سێژن سرتەی دەی عارەبان 25 منداری نابێکمتر هەبی ئی کوردی ژێ قڵ بە تۆبزی هەمە ئەرتخرانەبی سقی بۆ خۆیان ڕسقی دەداتن ئەلێرەیە کوردی ئیمانیەکەی دەرێک و بەخێو دەکرێت یاک مندار عارەبیش زۆر جار سوال لێکردینە دەرێ ئەتو چێ سەقەبران لە سەقەبران نووسرای فرانە کەسە بەرسان مردیا ئی کوردیش 1000 دەفتەر دۆلاری هەیە 2000 دەفتەر دۆلاری هەیە دەرێ دەمرم لە برسانەگە بفتە سێ مندار ئەی ئەمرد نەبینێ لەگە خۆت و تەسەڕفات ئەوە بەدەنگدان لەبەی بردەوە بەدەنگدان ئێستا کە وەرە ئەوە ڕۆژە لە هەولێرێ بووم تاقیبی جێیەکم دەکرد مشینە 20 کەس 25 کەسم ڕا عەرفرانە جێ لە چێ وەڵانی عەربی مایعرف هاتا 20 عەربی دەبینی کوردەش نابینی ئەوە چار ڕۆژ لەنا هەولێری انتخابات لێ دەکات لێم دەباتەوە کابزەوە لەگەڵەوەی کە باسمان کرد لە هەرێمی کوردستان بەداخەوە زۆربەی سێکتەرەکان ئێستا ڕوو لە ناوچوونە یان بە شێوازێکی زۆر خراپ تەعاملەکەن بەڵام هێشتا ناکرێن بڵێن یعنی هیوایەک مایە بۆی کە خەڵک دڵی خۆش بێ بە هێشتان کەسانی باش لە هەرێمی کوردستان ماوت بەرێ بە تاکید ئەمە گوتمان نسبەمانەیە مەسەڵان تو سبێنێ لە مەکتەبێ ئینسانە ناجع دەبی 50 نابی ساقی دەبی 49 بەڵام ئینسانمان مایە نازانم لە جێدی باسم کردیا جێ لێ بۆیان نا بەڵێ
شخصمان هەیە پیاومان تێدایە ئافرەتمان تێدایە کە لە سەقەردی دەڕوا بن پێی قۆر دەبی هەندە بە وەزنە جارە دیش باسم کردیا ئافرەتمان مایە لە کورد و کوردەواری سەرژنی پێ دەرێن کاکا شێخە ژنا وە زەلامیشمان تێدا مایە پیاوە بە هەموو دنیا تەنەزول ناکە بەس ئەوی ئەوڕۆ وەزعەکەی شێواندیا نانهێشتێ ئەوان بستنە پێشەوە نانهێشتێ ئەوان بستنە پێشەوە نانهێشتێ مەسەرەن ئەوانە کو بۆ نمونە سبێنێکە ئەتوو مەسوولەکی گچکەی بچینە ئەمن نەینایتە پێش گۆتی ڕاستگۆبی و هیچم بەجێ نەکاو زدی منە و بەڵام یەکەچی دەینی تاییدی دزیەکانت بکە لەولا ئەوە بەکەل شتودێ ئەم بەکەل شتودێ یەکە چنسە خەڵکانەکی زۆر هەیە داوایان لێکرایە بێنە ناو دەسەڵات نەچوینە خەڵکی ئەوەندە باشیش ماوە زۆر مایە ئینسانی زۆر کەسایەتیمان هەیە پیاومان زۆرە ژنمان زۆرە شێخە ژنمان زۆرە قسانەچە بەڵام زۆر کەسشەیە شەرمی بەخۆی بێتەنا ئەو وەزعانە ئەوەش لێکەینەوە وەرە ئەلعانەچینێ ئەمن هەزارەها کەس پێ دەرێت بڕۆ بیهینە سەخەزێنە و پارەکەی نایێ لە هەر گۆڕانکاریەکی سیاسی لە هەرێمی کوردستان چاوەڕوان دەکرێت یعنی ئەگەر خەڵک متمانە بە ئینسانی باش بدە هێشتا ئینسانی باش مابێکەم کوردستانەیە بپارێزی هەم لە ڕووی ئەخلاقیەوە هەم لە ڕووی سیاسی بە تاکید ئەمن تازە باسم کرد گۆتم بە 24 سەعات هەرێمی کوردستان لۆ چا دەکەم بە کوشتنی چەند کەسانە جێ لە براتە ئێستا کەش یەک نەفەر دڵسۆز بێ بەرێ هەمووی دەکاتەوە بزانە هاشاک وەچ گۆتم هاشاک دەبڕێتەوە هاتوو زۆر ئەوانی مەرداریان کردیە دەزانن زۆر شوان هەیە حیوانەکانی برتا جێی وها ئێوارێکە دەینتەوە نارە ناریتی هەندی خواردیا تێرە زەوقیالۆ شوانەکە خۆی پێومانی کردیا وعین مگە لە مەڕی بدە شوانە چیدی ئێبی با لەسە گوفەک و ئەو جیانەیە ڕابگری ئێوارێ ئەو مەڕێ لایلۆنی خواردیا باغی خواردیا دەرزی خواردیا مراج شیوی خواردیا تووشی نەخۆشی شکستی دەکا دەیکوژی ئەوەش عین ئەو هەیە لەسەر یەک تاکە شوانی دەمێنێکە بەڕێوە ببا بەس نەکە شەڕە گۆپار لەسەر شواناتی ئەوڕێ ئەمن دەچم ئەوڕێ ئەمن دەچم ساقشی پێ نەکە بە دەتوانین بڵێ مە شوانەکانمان خراپ بوو بۆ ئێمە لە زۆر پەروەردە بووە زۆر بەێ باشە بەێ چۆن لەو مەڕەگەبی دە 12 شوانی هەبی دەبیت مەڕەک دەربچی ئەو دەرێ ئەمن تێری ناکەم با ئەوێ تێریکە ئەوێ دەرێ من ناکەم با ئەوێ بکە مەسیری ئاخیرەکەش ئەو هەیە حیوانەکەش دەبتە کەلاک و گوفەک مەسیریتی بەڵام ئەگەر بەهادە ئێ شوانەکی جوان بەخێرە ئەله هەموو مەسوولەکان هەموو مەسوولەکان هەموو حزبەکان ئەگەر حەڤ ڕۆژ شواناتی بکەن دەزانن ملەتی بەڕێوە ببن ئەگەر حەڤ ڕۆژ چونکی شوان دەزانی زستانی بە سەدادێ جێ حیوان زای بەتەنێبی جێ کاوجۆی بەتەنێبی جێ ئەوە بارانە قاعی خۆی هەبی بەس بەداخەوە باش لەگەڵ ئەوەی کە هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووە کۆمەڵاتەکەی بۆ شێوازی لە هاتووە کە باسە کرد و هاوکات لە ڕووە سیاسەکە ژێستا سیاسەکانەوە گوتنی شوانەکانمان بە جۆرێکن کە بەڕاستی میلەتێکی ئیسلاح پەروەردە ناکەن چۆن ئینسان خۆی بپارێزە لەوەی کە کەسادی خۆی لە دەست نەدا هاوکات قیامەتیشی کە زۆر گرینگە ئەویش لە دەست نەدا ئەوە زۆر میمە ئەمەیان تازە باسم کردەوە ئەو ئینسانانەی کە دەرێم زۆر بە وەزن و ئەوەنە لەوانەیە ئەمن نەشم دیدبی بەس زۆری نیوەی کوردستانیش مشینە و کەناڵانەی نییە ها ئاگادار بە نیوەی کوردستانیش بە ئەخلاق نایلی ئەو کەناڵە لە مارێبی ڕەشی کردەوە لۆ دەزانی خوایەکەیە محاسبەی دەکا دەزانی مندارەکەی دەبی جوان پەروەردە بکە کاکات و ئەگە ئەو ڕووکە مندارەکەت پێ پەروەردە نەکرا گەورە بی ئەتوکو دەرەخەتی دێ ئەتوکو دەرەخەتی دێ ئەگا لە یەکمە مندار دارەکە مندار دارە ئەتو دارەی ئۆن دەبینە ئەگەر ئەو دارەت سان بە جوانی ڕاست هەستا بە هەموو دنیا خوار نافتەوە لە بەرەوەی خوارێکەوە دەشتێ مندار چاندنی دارە بەڵام ئەگەر بە خواریش هات بە هەموو دنیا ڕاز ناکرێتەوە دەشتێ دیسا دەشتێ ڕق دەبێت مندار پەروەردە مهمترین چش پەروەردەیە ئێستا ئەمە لێرە پەروەردەمان سفرا مهمترین چش یابان کەکەت بە پەروەردەی خۆی قیت کردەوە باش ئەمن لە ساڵی 2020 بە پەروەردەم سفر کردیا ئەوە پەروەردەیە مندار حەڤ ڕۆژنەی خوێندە ناجێحەت کردیا دەوەرە هەموو مندارەکان بینەوە بزانام چی تێدەگەن شەهادەی بە ئۆلاین و مۆلاین و نازان فەیسبوک ئەو شەهادەیە ئەدیەوە قەشمەری نییە هەموو مستەوات نابە عەقلت نابە کاو زەبەر لەگەڵەوەی کام بۆ نمونە باسمان کردەوەوانە هەمووی زۆفن بەڵام ئەرکی دایک و باوک لە ئێستای قورسترە بۆی کە
منداڵەکەی خۆی پەروەردە بکە بم سیستەمی پەروەردەی ئێستای نەسپێرێ ئێستا دەبی لە 6 ساری و 7 ساری ئاگای لەو منداڵێبی شەوێ نەستە دەرێ کارە ساتە چوونە دەرێ بەروێت و ئاگاد لێ نامینێ ئاگاد لێ نامینێ لە گازین و شتەکان هەیە نێرگەلەیە دنکە حەبوومە بلۆ تێ دەکا بێهۆشت دەکا سبەینێکە فێر دەبی دووز بێ فێر دەبی چارەی فێر دەبی دەبتە سەلامە چم لە وەزبابیش دەرەقەتی نایە بەس دەبی ئەو بابە ئەو داکە ئەگەر حەزی لێ بۆ منداڵی بەحەسێتەوە سعات 8 شەوێ دەرکە کلی لە چوونە دەرێ نییە بەتاتەن لۆ ئەتو 6 سار بە مەرحەلەی جوان برتە دەرێ هەینی ئەو منداڵە تەکمیلە دەبێ هەموو کەس فێری لێ ناکا بەخۆی بەتەنیش زێکی دابچیتن لا نادا بەڵام ئەتو هەر لە گچکەی دەی بابستە دەرێ منداڵەکەم زائێرە دە بابستە دەرێ کاکە سبەنە کێشەندۆ دەینەوە مارێ سبەنەکە دەبتە چەق و چێش دەبتە حەب خۆر زەلامی دەکوژی ئەوە لە وڵایەت شوشمی کاری کرد ئەو هەموو کێشانە لە مودەی 3 ساری ئەت خۆتمان دیکەین ئەنی دایک و باو خۆی منداڵەکەی بەرهەمدێنی وەکو تۆ باسەکریان دارەکەی خوار دەکات ویان ڕاست و جوانی دەکات زۆر تەماشاکە مریشکمان هەبووە جوچکەی لەبەر بووە گچکە ئەو جوچکانەی بردیە گەورەی کردیا هەتا ئۆندە لێ کردیا جارەکی دی کورک بوویتەوە هێلکەی لە بنداڵڕایتەوە جارەکی دی ئەو جوچکانە لە چاردەورێ کۆبووینەوە یعنی جوچکەکانی دی گەورە بووە گەورە کەرەبا بوو مارقەی بە دیارکەتیا وەجبەی دووەمیتی ئەین ئەوە لە چاردەورێ بووە سۆ کۆز و عایلەی جوانی پێکی نایە ئێدە با هەروەکی مریشکەکی بین مریشک با عەقل یەک مریشک بەکاربینن زیاتر نا باش نزیک دەبینەوە لە کۆتایی بەرنامەکەەوە حەزەکەم پێ بڵێم چ پەیامێکت هەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان لەو جەژنەیە ئیشاڵڵا جەژنەکی خۆش دەکەن واز لەو نەخۆشیە کۆڕۆنە و مۆڕۆنەی بین ئەسل و ئەساسی نییە ئەو شتا ئەجەل هاتیەکە ئەگەر خوا یەکەچی بکوژ دێکوژی ئەوە زۆری دکتۆرەکانش دیعامی ئایا براو دەکەنەوە بەسەتا بێ ئەوێ خەرک تۆقان نەکە خەرک ترسنۆک دەکەن والله سەردان یەکتر بکەن و سیلەی ڕحم بەجێ بگەن ڕەحم هەروەشێنەوە هەروەشێنەوەیان پتەویکەن چانیان نە سیلەی ڕەحم ئەوانە دەیانەوێت سیلەی ڕەحمت لێ هەروەشێنەوە ئەی ئەو ئامەرەی لەسەر دانایە جوان ئەمنیش پێی دەرێم والله ئەو پەلکەدارە بەبێ ئەمری خوای لێ نابتەوە لەناو ئاو ئاگرت دانەی خوا هەر دەتپارێزی والله ئەجەلیشت بێ هەموو دنیات لۆ بینی و دەفتەرە دۆلاری هەموو دنیات بدەی والله دەمری دەستە خۆش بێ کازبار زۆر خۆشحاڵ بینەمە زۆر سپاس ئەزیزان و خۆشەویستان بۆ هیوای توانی بمان هەم بەرنمەیەکی بەسوود هەم بەرنمەیەکی جەژنانە و دڵخۆشی و هاوکات بەشێک لە وەزعی سیاسی لە زاری ئەبە مەخموری بۆ عزیز و خۆشەویستی بکەینەوە تاڵقەیەکی تر و زۆر سپاس دەکەم تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.